ئێمەش لێرە کۆڵ نادەین تاکو بە ئامانز دەگەین سەروەری دادگانەما حیزب بڕیار دەرەکە شێروان ڕەمزی بەرخۆدان پێشەنگی ڕۆژنامە نووسان ئێمەش لێرە کۆڵ نادەین تاکو بە ئامانز دەگەین سەروەری دادگانەما حیزب بڕیار دەرەکە شێروان ڕەمزی بەرخۆدان پێشەنگی ڕۆژنامە نووسان تا بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک بە خێراتنی هەموو ئەندامان دەکەین بۆ 16هەمین ساڵیادی تیرۆرکردنی سەردەشت عوسمان. ئێستاش خولەکێک بێدەنگی بۆ گیانی پاکی سەردەشت عوسمان. لە سەردەشتەوە بۆ شێروان مێژوویەکی ڕەش لە تیرۆر و زیندان. تێپەڕبوونی 16 ساڵ بەسەر تاوانی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامە نووسەلاوەی کە بەرامبەر دەسەڵاتی بنەماڵە نەچەمایەوە دەنگی ئازادی لە هەولێری پایتەختدا بە زیندووی هێشتەوە. سەردەشت عوسمان ڕۆژنامە نووسێکی بوێر و قەڵەم بەدەستێکی ئازا بوو بەهۆی نووسینە ڕەخنە ئامێزەکانی لە دەسەڵاتی بنەماڵە لەلایەن دەستگا هەواڵگریەکانەوە لە ناوجەرگەی شاری هەولێر، ئەو شاری کە بە شانازی بە ئارامیەکەیەوە دەکەن ڕفێنرا و دواتر بە شێوازێکی نامرۆڤانە تیرۆر کرا. لە ئێستادا لە ژێر دەسەڵاتی ئەو حزبە فەرمانڕەوایی کە دوێنێ سەردەشتی تیرۆر کرد، ئەمڕۆژ بە هەمان عەقڵێتی نەگۆڕاوە بەردەوامە لە بەناحەق زیندانیکردنی شیروان شێروانی، ئەو ڕۆژنامە نووسەی کە تەنها بەهۆی ڕەخنەکانی و داواکردنی ئازادیەوە زیندانی کراوە و چەندین جار بە پاساوێکی نایاسایی ماوەی زیندانیەکەی درێژ دەکەنەوە. ئەم کارەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نیشانی هەرە لاوازی ئەو سیستەمە بەناو دادپەروەریەیە کە بانگەشەی بۆ دەکەن چونکە دادگا وەک ئامڕازێکی سیاسی بۆ پاکتاوکردنی دەنگە ئازا و ناڕازیەکان بەکاردەهێنن. ئەم زنجیرە تاوانانی دەسەڵاتی دووبنەماڵە دەستیان داوەتێ تاوانێکی هەرە گەورەیە و پەیوەستە بە هەموو تاچێکەوە، چونکە لە کۆمەڵگەی ئێستای کوردستاندا دەسەڵاتی سیاسی ئازادی ڕادەربڕین و دەنگی ناڕازی بە مەترسی دەزانێت لەسەر سیستەمە شکست خواردووەکەی. ڕێکخراوی داکۆک بەردەوام دەبێت لەسەر ئەو دروشتمەی کە هەڵی گرتووە بۆ داواکردنی ماف و ئازادی تاک و کۆمەڵگا. مێژوش ئەوەی سەلماندووە کە هەر دەنگێکی سەرکوتکراو لە شوێنێکی تردا بە بەهێزتر سەر هەڵدەداتەوە و ئێمەش ئەو دەنگە بەهێزین کە لە شەقامەکانی غەریبیەوە دەنگ هەڵدەبڕین بۆ ئازادی. بۆیە ئەم داواکاریە هەنووکەیانی خوارەوەمان هەیە. دادگاییکردنی بکوژانی سەردەشت عوسمان، ئازادکردنی بێمەرجی شیروان شێروانی و سەرجەم زیندانیانی ڕێگەی ئازادی، پاراستنی سەروەری دادگاکان و گێڕانەوەی شکۆ بۆ سیستەمی دادوەری، پاراستنی ئازادی ڕۆژنامەگەری و گەڕاندنەوەی متمانە بۆ سیستەمی دادپەروەری. لە کۆتاییدا ئێمە بەردەوام دەبین لە هەڵوێستەکانمان دژی سیاسەتی نادادپەروەرانی هەرێمی کوردستان و خۆمان بە پارێزەری ماف و ئازادی هاوپیشەکانمان دەزانین. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 5/5/2026. سادر سەدیم دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک. بە ناوی خوای گەورە و میهرەبان. ئەمڕۆ ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامە نووس و گەنجێکی خۆر لە خۆ نەدیوی وڵاتە بێیاسا و دادپەروەریەکەی منە. لە پێناو دەربڕینی ڕای ئازاد شەهیدیان کرد. تیرۆرکردنی سەردەشت عوسمان تەنیا ڕۆژنامە نووسێکی بە دنیا نەناسان، بەڵکو خێزانێکیان بە ئێمە ناسان کە تەسلیم نەبوون و بەردەوام بوون لە خەباتی مەدەنی ئاشتی خوازانە بۆ عەدالەت. سازشیان نەکرد لە بری تۆڵەکردنەوە داوای دادپەروەریان کرد، بەڵام بەداخەوە لە وڵاتەکەم دادگاکان دادپەروەر نین، لە ژێر سێبەری حیزبەکان و یەکێتی و پارتی وەک داردەست لە پێناو بەرژەوەندی خۆیان دادگاکان بەکاردەهێنن. تاوەکو ئێستاش بکەرانی ئەو کارە نەدراون بە دادگا، هەر وەکو چۆن لە هەمان کاتدا
ڕۆژنامەنووس شیروان شیروانی لەسەر بابەتی گەندەڵی کە پەیوەندی هەبوو بە حکوومەت و حیزبەکان گەندەڵیەکانی ئاشکرا کرد دەستگیریان کردووە چەندەها ساڵە لە زیندانە بە تۆمەتی ناڕەوا لە ژێر چەتری دادگاکانیان زیندانیان کردووە. بۆیە لێرەوە داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتی و مرۆیەکانی مافی مرۆڤ دەکەم لەسەر ئەم کەیسە بێنە دەنگ بۆ ئەوەی حکوومەت و حیزبەکان چیتر نەتوانن دەنگی ئازاد کرد بکەنەوە، چی زووە ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ئازادی خوازان ئازاد بکەن. ئازادی بۆ ڕۆژنامەنووس شیروان شیروانی و هاوڕێکانی. دەستەی بۆردی ڕێکخراوی داکۆک سادر سەلیم 5/5/2026 گلاسگۆ. ئێساش داوا لە کاک دڵگەژ یوسف دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک. سلااو ڕێز هەواڵێن بەڕێز ساڵڕۆژە شەهیدکردنا سەردەش عوسمان تا گەیتە چواردەمین ڕۆژە شێروان شێروانەی و گراڤا خواردنەی کردی زیندانە پارتیدا. ئەف ڕەفتارên پارتی دەڤەرە بادینان دکات پارتی بەرامبەر ڕۆژنامەڤانات کرد نەبتنێ بێدەنگکردنە ئازادیە. ئەو ڕەفتارانە هێلانە سازیت حکوومەتی و دانانە کۆچکا ئاغاتیەیە. بناف حکوومەت و گرتنا نویسنگên NRT li Hewlêrê dihokê demekê dirêj û êşandina derûniya rojnamevan Şêrwan Şêrwanî û Qehreman Şükrî heta gihîte Sabah Etrûşî ku çend rojê borî da hatiye girtin hejî gotineş 10 rojê borî da senterê başarê dihokê nêzîkî 10 kesan hatine destgîrkirin ser rexnegirtina hikûmetê 5 kes jî hatine daxwazkirin bo asayişê û cihêngiştî ku tehdît lêkirîne û îmza pêdayî nekirin ku çi rexna û çi babeta sosyal medyayê ser partî û êketî û hikimraniyeta we belav nekin. Ev taqimên kê biryardet hikûmeta herêma nav hikûmeta Herêma Kurdistanê da selmandiye ku ev ser û çava ev taqime neşên çi biryarekê bidin ku bişên xweşguzaraniya xelkê xwe xweş bikin. Ji ber vê çendê ve herfîne berdevê berdengê nerazî ve rojnamevan û ve çalakvanan hebûna melvêrê wê radgehînde desaladê ku em berdewamîn heta hevalmetên azadkirin û heta gorîna sîstemê siyasî sîstemekê axatî û eşêretgerî bû sîstemekê demokrasî dadperêrî ve diyeteve. Zor spas. کاک پێشەوە عەبدوڵڵا محەممەد دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک. سەرەتا بەناوی خودا ئەمڕۆ لە 16مین ساڵیادی سەردەش عوسماندا لەم سەکۆ ئازادەوەڵێم بەر لە 16 ساڵ و لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا سەردەشی تازەلاو سەردەشی ئازاو بوێر لەسەر ڕەخنەگرتن لە سەرانی دەسەڵات و بنەماڵەی بارزانی بەدەستی دەسەڵاتداران شەهید کرا. جێگەی داخە کە هێستاش بکەرانی ئەم کارە بە ئازادانە سوڕێنەوە ئەمەش نیشانەی ڕسوابوونی دەسەڵاتی دادوەریە لە هەرێمی کوردستان و من لێرەوە ئیدانەی دەستگیرکردنی بەنەعەقی چالاکوان و ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان دەکەم بە تایبەت شێروان شێروانی و دێمە دەنگ لەسەر هەموو ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانی کەوا لەسەر ئازادی ڕادەربڕین و ئاشکراکردنی گەندەڵەکان شەهید دەکرێن و لێرەوە ڕووی دەمم ئەکەمە سەرانی یەکێتی و پارتی دەڵێم بە کوشتن و برین و تۆقاندن ناتوانن دەنگی ئازادی کب بکەن. سەیرمان بکەن بە کوشتنی کاوەیەک بووین بە دەیان کاوە و بە کوشتنی سەردەشێک بووین بە دەیان سەردەشت و بە دەستگیرکردنی بەنەعەقی شێروان شێروانی هەر یەکەمان بووین بە شێروانێک گوتاف و وتاری ئازادی ئەچرین. 5/5/2026 گلاسگۆ. ئێساش داوا لە کاکداراوان ئیسماعیل دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک. ساڵڕۆژی تیرۆرکردنی گەنجێکە کە تاوانەکەی تەنها خەون بینیم بوو بە وڵاتێکی دادپەروەر. سەردەش عوسمان پێی وتین کە مردن سادەترین هەڵبژاردەیە کاتێک مرۆڤ لە پێناو شکۆی خۆی و ئازادی گەلەکەیدا دەنووسێت. ئامادەبوانی بەڕێز دەنجی ئازادی و ویژدان. ئێمە لێرە کۆبووینەتەوە نەک تەنها بۆ پشتگیریکردنی کەسێک بەڵکو بۆ بەرگریکردن لە بەهاو مافەکانی کە کۆڵکەی هەر کۆمەلگایەکی زیندون. دەستگیرکردنی شێروان شێروانی و مامەڵەکردن لەگەڵ دەنجی ڕەخنەگر بە زمانی زیندان و سزادان ئاماژەیەکی مەترسیدارە بۆ پاشەکشەی ئازادیەکان لە وڵاتەکەماندا. شێروان شێروانی نوێنەرایەتی دەنگێک دەکات کە نایەوێت بێدەنگ بێت لە ئاست نادادی زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان بە تۆمەتی جۆرا جۆر. ناتوانێت ڕاستیەکان بشارێتەوە بەڵکو تەنها نێوان دەسەڵات و گەلێک دوورتر دەخاتەوە. ئێمە لێرە داوای ئازادکردنی دەستبەجەی شێروان شێروانی و تەواوی زیندانیانی سیاسی و ئازادی خوازان دەکەین. داوا دەکەین یاسا ببێتە پارێزەری هاوڵاتی نەک ئامرازێک بۆ بێدەنگکردنی.
خەڵەم و دەنجی ئازاد بە زیندان کۆتاییان نایەت، چونکە حەقیقەت ڕێگەی خۆی دەدۆزێتەوە. بژی ئازادی سەرشۆڕی بۆ ستەمکاران. ئێساش داوا لە کاک ڕێبەر عەبدوڵڵاکەین بۆ خوێندنەوەی وتارێک. سەرەتا بە ناوی خوا ئامانجی سەرەکی دەسەڵاتی پارتی و یەکێتی لەم قۆناغەدا تەنها دزینی سامانی ژێر زەوی نییە، بەڵکو کوشتن و ڕۆحی بەرەنگاربوونەوە و ئومێدی ناخی گەنجەکانماندا. من بۆ پەڕی تووڕەییەوە ئیدارە و سەرکۆنەی ئەم دەسەڵات داگیرکەرە دەکەم کە ڕۆژانە سوکاتی بە کەرامەتی مرۆڤی کورد دەکات. کۆت و بەندی شێروانی و چالاکوانی بادینان بە تۆمەتی دروستکرا و بێبنەما بەڵگەی نەزۆکیەم حکومڕانیەیە کە بەرگەی یەک ڕخنەی جیاواز ناگرێت. ئەمە ڕێک وەکو ئەو تاوانە گەورەی وایە کە لە ساڵی 2010 بەرامبەر بە ڕۆژنامەنووس سەردەش عوسمان لە هەولێر کرا کە بە فیشەکی ترسنەوەکان دەنگیان خنکاند. ئەمڕۆ کە یادی ئەو شەهیدی ئازادیە دەکەینەوە تەنها داوای دادگاییکردنی کوژان ناکەین، بەڵکو دادگایەکانیش دەکەین. من لێرە شەرمەزاری تەواوی دەستگای دادوەری هەرێمی کوردستان دەکەم کە ئیفلیس بووە و ڕادستی لە ئیفلیس بوون و ڕادستی ئیدارەی دوو بنەماڵی کراون. ئەم دەدگایانە بوونەتە پەردە و داپۆشینی تاوانەکانی دەسەڵات، ئامرازێک بۆ سزای ڕۆژنامەنووسان و دەبێت بە هەموو هێزێکمانەوە فشار بخەینە سەر ئەو دادگایانە و ئابڕوویان ببین تا ئەو ڕۆژە ناچار دەبن لەژێر سێبەری فەرمانی حیزبەکان بێنە دەرەوە و ببنە پارێزەری مافی خەڵک. دەستان خۆش. لە کاک هەڵاد ئەحمەد دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک. ئەمڕۆکە ئێمە وەکو چالاکوانان کۆبووینەتەوە بۆ ئیدانەکردنی زیندانیکردنی شێروانی پێش 16 ساڵ سەردەش عوسمان شەهید کرا بۆ بێدەنگکردنی قەڵەمە ئازادەکان، بۆ ئەوەی گەندەڵەکانیان و چاواشەکاریەکانیان بشارنەوە. بەڵام بەداخەوە دادگاکان بوونە بەشێک لەو گەندەڵیەی کە حکومڕانانی یەکشەتی و پارتی پابەندین و دەستەبەریان کردووە. بەڵام دوای 16 ساڵ هێشتا بکوژانی سەردەش عوسمان دەستگیر نەکراون و ئەم ڕۆژ شێروانی بەناحەق لە زینداندایە. دادگاکانیش هاوشێوەی هەموو گەندەڵەکانی تری یەکشەتی و پارتی بێدەنگن لەم ئاسەدا. یەکشەتی و پارتی ئەم سیستەمە شکست خواردووەیان دروست کردووە و بۆ بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان هەموو هەنگاوێک دەگرنە بەر، هەر لە کوشتن هەر لە زیندانی کردن هەموو ئەمرازەکانیان گرتۆتە بەر. ئەمڕۆکە ئێمە وەکو چالاکوانان داواکارین کە بکوژانی سەردەش عوسمان و بەناحەق ژیرا و شێروانی ئازاد بکرێت. 5/5/2026 چالاکوان هەڵاد ئەحمەد حەمە. لە کاک ئەیوب عەلیەکەین بۆ خوێندنەوەی وتارێک. سەرەتا بەناوی خوای گەورە و میرەبان ئێمە لێرەن بۆ یەک وشە بەسە زیندانیکردنی ڕۆژنامەنووسان، بەسە کۆت و بەندکردنی شێروانی چالاکوانی بادینان و ڕاستی تاوان نییە. سەردەش عوسمان لەبیر ناکەین بکوژانی دەبێت بدرێنە دادگا و بناسرێنەوە، دادگایی بکرێن. دادگایەک لەژێر فشاری حیزب دادگا نییە، ئازادی دەنگی دەوێت نەک زیندان. ئەگەر ئێوە گوێ نەگرن ئەوە ئێمە هەین و دەنگمان بەرز دەکەین. ئیتر بەسە. زۆر سپاس. ئێساش داوا لە کاک عەدنان لوقمان دەکەین بۆ خوێندنەوەی وتارێک. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان لە 16هەمین ساڵیادی تیرۆرکردنی سەردەش عوسمانە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوە بۆ ئەنجامدانی کار و چالاکیەکی بەسوود. سەرەتا بە ناوی خوا ئەڵێ خۆش باوەڕێکی بێهودەیە هەر کەسێک پێی وابێ لە بارودۆخی ئێستای کوردستانە بکوژی سەردەش دادگایی دەکرێت. دادگایی ئەوانە مانای دەستبردنە بۆ هەڵوەشاندنەوەی سیستەمی مافیایی و کارتێری دەسەڵاتی کوردستانە و لە زۆربەی ئەو تیرۆرانەی کە باس کراوە باشکرا لە بەرچاوی خەڵک ئەنجام دراون. ئەو تیرۆرانە بە ئامانجی سیاسی لە پێناو ترساندن و پاشەکشە بە دەنگە ناڕازی و عەدالەتخوازەکان ئەنجام دراون. ئامانجیان بێدەنگکردنی گەنجان و ڕۆژنامەنووسان و ترسانی زۆرینەی خەڵکی ناڕازی کوردستان بووە. ئەم دەسەڵاتە لەسەر بنەمای کۆیلەکردن و بێدەنگکردنی کۆمەڵگەی کوردستان خۆی بەرهەم دەهێنێتەوە. ئەو دەسەڵاتە لەسەر گەندەڵی و بە تاڵانبردنی سەرۆت و سامانی سەر زەوی و ژێر زەوی ئاسمانی کوردستان درێژە بەبوونی خۆی دەدات. هەروەها ئۆپۆزیسیۆنی بورژوازی کورد هەر کاتێک کێشەیان لەگەڵ دەسەڵاتە بێت دۆسەی تیرۆر بەگشتی و تیرۆری ڕۆژنامەنووسان بەدەستەوە دەگرن. کاتێکیش بەشیان لە کێکی شیرینی دەسەڵات پێدەدرێت قڕ و قەپی لێ دەکەن و لە کۆتاییشا دەڵێم سەرکەوتوو بن و بۆ پێشەوە. زۆر سپاس.
ئێستاش داوا لە کاک شیروان عەبدوڵڵاکەین بۆ خوێندنەوەی وتارێک. سەرەتا سڵاو لە هەموو ئەندامان و چالاکوانی خۆشەویست. ئێمە ئەمڕۆ لێرەین لە گڵاسگۆ کۆبووینەتەوە تا پەیامێکی ڕوون بدەین بە دەسەڵاتی هەرێمی کوردستان. دەنگە ئازادەکان بێدەنگ ناکرێن. ئەمڕۆ لێرەین بۆ سێ خاڵی سەرەکی. شێروان شێروانێ ئیدانەی ئەو زوڵمە دەکەین کە بەرامبەر ئەو ڕۆژنامە نووسە دەکرێت. درێژکردنەوەی سزاکەی تەنها تۆڵەکردنەوەی لە دەنگی ڕاستەوخۆ و ڕازگۆ و دوای ئازادکردنی دەستبەجێی خۆی و تەواوی زیندانیانی بادینان دەکەین. دووەم سەردەش عوسمان لەم یادەدا دەڵێن سەردەش عوسمان تەنها بەجەستە لای ئێمە نەماوە بەڵام وشەکانی بۆتە ناسنامەی ئازادی. ئێمە تاوانبارانی ڕاستەقینەی کەیسی سەردەش عوسمان لەبیر نەچووە و داواکارین دادگایکردنیان بە زووترین کات بکرێت و هەروە پارتی وێکێتی دەبێت بزانن زیندانیانی تیرۆر و ناتوانن ڕاستیەکان بشارنەوە و ئێمە لێرەوە دەبین بە دەنگی ئەو ڕۆژنامە نووسانەی کە لە ناوخۆ ڕوبەڕووی هەڕەشەی سەرکوتکردن دەبنەوە. سپاس بۆ ئامادەبووان یەک بەیەکتان بێدەنگی بەرامبەر زوڵم بەشداریکردنە لەو زوڵمەدا. دەستان خۆش. ئێستاش داوا لە کاک ڕەشید معرف دەکەین بۆ خوێندنەوەی وتارێکی ئینگلیزی. In the name of God, today we raise our voices against injustice. Journalists in Kurdistan are being silenced through arrest, intimidation, and even violence. This action is linked to the PUK and PDK are an attack on truth and freedom. Criticism is not a crime. Journalism is not a threat. No party should stand above human rights or the rule of law. We demand an end to the targeting of journalists and accountability for abuses. Without a free press, there is no freedom. Thank you.